مادەم ئەو نەبەهێز بووە ئیشەڵا فرسەتی باشتر و چاکتریشی بۆ ڕەسێ چکە نەبێت زۆرینەی ئافرەتەکانی ئێمە ئەو معاناتان هەیە ئتر برا باوکە نەبوونی سەرچاوێکی داراییە کە پاڵپشتی بێچکە زۆرجار لە ئافرەتەکانی ئێمە کە پەنا ئەبەنە بەرخۆی کوشتن نەبوونی سەرچاوێکی داراییە کە بەخێویکە هەموو شتەکانی مێردەکەی قبوڵەکە بەڵام ئەڵێم بواری ئیشکردن هەیە هەموو ئافرەتێک ئەتوانێت دەستەوەستان نەوەستێت ئەتوانێت خۆی دروستکە خۆی ڕوبەڕووی ئەو کێشانە بێتەوە کە ڕوبەڕووی ئەبێتەوە چونکە لەوانەیە ئێمە چەندین بەسەر هاتمان بینی بێ چەندین شتمان لە ژیانمانە هات بێتە ڕێگا کە ئافرەت کۆتایی بەخۆی هێناوە چی دەستکەوتووە جگە وەکو پێشینە ئاماژەت پێەیە لە معانات و لە ناخۆشی کە بەجێ هێشت بۆ کچی بۆ کوڕی بۆ خزمانی کێ بوو بەزەحیا مناڵەکانی دوای خۆی بۆ بەزەحیا لەبەرەوە ئەم خاوەنی کچە خاوەنی کوڕە ئەلحەمدوللا ئەو ئەتوانێ ژیانێکی خۆش و شایستەتر بۆ مناڵەکانی دروستکە من لەوانەیە بڵێم کەسێکی نزیکی خۆم بە حەزەکەم ئەمە باسکەم کۆتایی بە ژیانی خۆی هێنا لە بەروی بەرگێ و ئازارانەی نەگر کە مێردەکەی ئیمکانێتی هەبوو لەگەڵ ئەو ژنە مناڵی هەبوو کوڕی هەبوو کچی هەبوو کەسێکی ناسیاوی نزیکی خۆمە زۆر باش بوو ئیدارەی ماڵی ئەکرد خزمەتی هاتوچۆی بڵێ ماڵە باوک و ماڵە خەزوری ئەکرد یعنی هیچ کێشەیەکی نەبوو تەنها پیاوەکە بوو کە کەسێکی خراپە و بەبوونی مادە ئغرا بوو لەبەرەوە کۆتایی بە ژیانی خۆی هێنا ئەو ژیانە ئەو ژنە بەڵام کێ معاناتی چەشت ئەو بەڵێ لەبەرەوە لێرەوانێ لەم مایکە پیرۆزەوە داواکارم لە هەموو ئافرەتێ بەرگەی ژیانی ناخۆشی بگرێت چکە هەمووی شتێکی کاتیە کۆتایی پێهێنێ و زۆر سوپاس بۆ بەڕێستان خاتونە گویان لەم وتانی بەڕێزت بێت خاتونگیان توش ئەگەر شتێکت هەبێ بە کورتی پێمان بڵیت دەستە خۆشە مامۆساتری فەرگیان بەرنامەی لەم شێوازە زۆر پێویستە بۆ کۆمەڵگای ئێمە بۆ دەستخۆشیش بۆ کەناڵی دیمەنتیڤی کە ئەم هەلەیان بۆ تۆ ڕەخساندووە من بە هەموو خانمانی کوردستان دەڵێم هیچ کاتبیر لە خۆکوشتن مەکەنەوە چونکە خۆکوشتن ئەو ڕێگە چارەسەر نییە کە تۆڵی تەواو ئیترەمە کێشەکەم تەواو کۆتایی پێهاتووە من دەڵێم کە تۆ کۆتاییت بە ژیانی خۆت هێنا بیر بکەرەوە کەتی کەسە ئازیزەکانی چواردەورت چیان بەسەریت چونکە ئەوەش بۆ خۆی دوای ئەوە ئازارێکە بۆ ئەوانی بەجێ هێڵیت من بە هەمویان دەڵێم کچان و ژنانی کورد ئێوە زۆر لەوە بەهێزترن زۆر لەوە بەهێزترن کە ڕوبەڕووی خەمێکە بنەوە تووشی کێشەیەکە بن یەکسەر پەنا بنە بەر خۆکوشتن بیر لەوە بکەرەوە کە ئەمە یەکەم گوناحێکی گەورەیە دوو ئازیزانی چواردەورت چیان بەسەریت من ئەڵێم ئیش لەسەر خودی خۆیان بکەن و خۆیان بەرەو پێش برن بەشداری خولوسی مینارەکان بکەن ئیش لەسەر لایانی ڕۆحی و فکری خۆیان بکەن خۆیان بەرەو پێش برن وردە ئیتر خەمەکان تەواوە بێ هەمومان لە ژیانە ڕوبەڕووی کێشا بینەوە ئەوە ڕاستیە کە هەمومان نەیزانی بەڵام خۆکوشتن چارەسەر نییە ئەبێت وا بکەی کە بڵێ تێپەڕێ ئیشی لەسەر بکەی کۆمەڵی ڕێکخراو هەیە کۆمەڵی سنتەر و خولوسی مینار هەیە کە تۆ هانا بۆ ئەوان بەری بە ڕێگە چارەسەرێک بۆت حل بکەن ئازارەکانی کەم بکەنەوە کاتە ئێمە هەمومان ئیشمان ئەوەیە یعنی هەموو ئەمانی کە لێرە دانیشتون و هەموو ئەو خاتونانی ترکە گویان لێمانە حتا پیاوەکانیش کە گویان لێمانە بێ بە هەمومانەوە هەوڵی ئەوە بین لە چارەسەری ئەمەیە بین چکەمان هیچ کات چارەسەر نەبوو خۆکوشتن شتێکی زۆر جوانی وت ئەم خاتونەکە لێرە بوو کاتێک کە باسی ئەوەی کردوتی من مناڵەکەم ڕێگر بوو لەوەی کە من خۆم بکوژم یعنی ئەمە باسی ئەوەی کردوتی ئەگەر لەو کاتیا تەنیا نەبی یەک کەس جاری وای یەک کەس یەک قسە یەک تەلەفۆن یەک دانیشتن لەگەڵ کەسێکە کەسێ بەدڵ بە دەستێکی میهرەبانی پاڵپشت بێ و دەست خاتە سەرشانت لەوانەیە قەتبیر لە خۆکوشتن نەکەیتەوە بۆیە بۆ هەریەکە لە ئێمە ئەمە ببێ بەوانەیەک بۆمان کە هیچ کات کە کەسێک زانیمان بەتەنهایە نێڵین بەتەنها بێ و دوو قسەی خێری بۆ بکەین کەسێ زانیمان لاوازە و لە ڕووی معنەویاتەوە معنەویاتی دابەزیوە یەکسەر ببین بۆ کەسێک کە دوو قسەی خێری بۆ بکەین لەوانەیە قسەیەکی ئێمە فریادڕەسی ئەو کەسە بێ و لە کارەساتێکی گەورە ڕزگاری بکات بۆیە ئەوە ئیشی هەر هەمومان کە لێرە دانیشتون و ئەوانەشی کە گوێیان لێمانە کە ئەمە بە هەند وەرگرین وامەزین ئەمە شتێکی بچووکە جارووا لە قسەی بۆی هێکەکەم بەڵام ئەم قسەی تۆ کاریگەری خۆی بەجێ هێڵێ بە دڵنیاییەوە بەم خاتونە بە ڕێزەژەڵێم تۆ زۆر بەهێزی تۆ زۆر مەزنی کە تا ئەم تەمەنە بەرگت گرتووە ڕوبەڕووی کۆمەڵێک کێشە بوویتەوە ئیشەڵا خۆی گەورە یارمەتی تایە هیچ کات خۆکوشتن ڕێگە چارەسەر نیە دووبارە دەستخۆی گەورەی یارمەتی تایە دەستخۆش خاتونگیان ئەگەر هیچێکی ترما بێ خاتونگیان ئێمە ئاگەمادەین گوێت لێ بگرین و ئیشەڵا تۆش ئەو بڕیارە لای خۆت ئەیە کە بە هیچ شێوەیەک جارێکی تر بیر لە منەکەیتەوە
زۆر سپاس دەکەم بەڕاستی سوودم وەرگر لە قسەکانی بەڕێست و بە هەمان شێوە ئەم خاتونانە بەڕاستی یعنی جۆرێک لە ئیلهامی پێبەخشیم پەیامێکی جوان بووبووی کە لەم و دوابی خەمەژیانمەوە هێندەش خۆم بەلاواز نەبینم. ئێمەش یارمەتی دەرێکی باشە بین بۆ تۆ هاوکارتە بین هەر کاتێ پێویستیت پێمان بوو تەلەفۆنکە یاخود وەرە بەشداری بکە لەو کۆبوونەوانی کە ئێمەیکەین دەرباری خاتونان دەرباری خانمان ئینشەڵڵا تۆ شەبی بە یەکێک لەو کەسانەی کە لەوانەیە دوای چەند مانگێکی تر بێیت وەکو میوانە دانیشیت و تۆ ئامۆژگاری کچان و ژنانمان بکەیت کە بڵێ جارێکی تر بۆ ڕێگەیان نەڕۆن چکە من بیرم لێ کردەوە دوایی زانیومە کۆتاییەکەی چێ بێ و وازم لێ هێناوە ئینشەڵڵا تۆ شەبی بە یەکێک لەو کەسانی کە ئەوەنە بەهێزەبی تۆ نەسیحەتی خەڵکیەکەی.